سفۆر بووینە. باشە. پێشتر ئەمن یعنی کەسێکی سفۆر بووم. ئێستا ئەلحەمدولیلا نیقابم. اینجا ئەڵێن ئەوانەی سفۆرن عادەتەن هەر پیاوەک نەزەری لێ بکەم گوناحی ئەو پیاوەش هەڵەگری. کاتێک ئەمن گەڕامە و بوومە نیقاب یعنی ئەڵێ تاوانەکان لەسەر لاتی ئەگەر تۆ بەچی نسوحت کرد. بەس مامۆستا ئەو پیاوانی کە بەهۆی من تووشی ئەو تاوانەی بووینە؟ والله طبعا مادام تۆ مسلمان بوویتە ئەو پیاوانە بە هۆکاری تۆ تووشی تاوان بوونە. طبعا ئەو پیاوانە بۆ خۆیان تاوانبار بوونە، یعنی تووشی تاوان بوونەوە تۆش تاوانبار بوویتە، بەڵام تاوانی تۆ لا ئەچێت، تاوانی تۆ لا ئەچێ. پیاوەکان بۆ خۆیان تاوانبار بوونە. بۆیە ئەتەوبەت تەجوب ما قبلها. تەوبە ئینشاءالله لە پێشوودا هەرچی کرابێت خی گەورە ئیسڕێتەوە. خی گەورە ئەرحەم الراحیمین. إن الله يغفر الذنوب جميعا. إن الله يغفر الذنوب جميعا. لە هەموو تاوانی خۆشە بێت. تەنانەت ئەو کەسەی کە تەوبەیەکی نەسوح ئەکات بە کولی واز لەو تاوانانە ئەهێنێکە گیرۆدەی بووە، گیرۆدەی ببوو بە کولی دەست ئەکا بە عەمەلی ساڵح و بۆ خوا سوڵحانێکی تەواو لە ژیانی ڕوئەدات، ئەم کەسە وەکو مناڵێکی ساوای لێ دێ بێگونەه ئەسوڕێتەوە. کاتێک بچێتەوە لای خی پەروەردگار، خی پەروەردگار محاسبەی گوناهەکانی پێشووی لێ ناکا کە پێش تەوبەکەی کردوێتی. بەڵێ.